بۆیە خۆشەویستەکانم هیوادارم ئەمە دەواازەیە بێ بۆ چوونە ناو بابەتێکی گرنگمانەوە کە پێی وترێ نزا. بەڵام نزای چێ؟ نزای زانا. نزا شەڕوا نابێ. دەرزەکانی داهاتوە باسێکین بە پشتیوانی خی گەورە. نزا خۆ هەروە دەرگایەکی مەفتوح نییە تۆ بەقیتی خۆ بیت و بالۆرە بۆنیتەوە و قسە بکەیت و ئەزانن ئیبن عەباسە فەرمێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سەلەم ڕقی لە ڕێخستنی دوعا بوو کە ئێستاکەنە خۆمان لەسەر ڕەقەم شیعر ڕیزەکەین و ئەیکەین بە دوعا و لە تەراویح و لە قنوتەکان ئایخوێنین. خۆتان لەوە پارێزن. دوعا بێ لە دڵەوە بێ بۆی کە بگاتە شوێنی خۆی. بۆیە لەم شەوانەیە باسی ئەو دوعایانە ئەکەین کە ئەبێ لەم شەوانەیە بخوێنرێ کە دایکە عایشە پرسیار لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. بۆیە ئەمە دەرگایەکە بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. ها خۆشەویستەکەم، من دڵنیام هەر یەکەتان یەک کۆمەڵ خولیا، یەک کۆمەڵ ئاوا، یەک کۆمەڵ مشکل لە مێشکایەتی مەیبەرە لای کەس. وەربا من سەرەکە و پێ بڵێم عەیادەکە و کلینیکەکە بۆ دیاریکەم کە ئەبێ بچی لە دەرگاکەی بێ کەی بچی کەی سەرە بگری، چۆن داواکە و پێشکەشکەی، چۆن فەحسە بۆ بکرێ، چۆن عیلاجە بۆ بنووسێ و بەچی چارەسەرێبی و چەندێکی پێچێ. پەلەمەکەن لەگەڵ ما بن ئینشاءڵڵا بۆ ئەوەی کە بە پشتیوانی پەروەردگار بەس بەم عیلاجی بەدەستمانەوەیە، بەس بەم شەکەی کە پێمانە بتوانین سەرجەم کێشەکانی دنیا و قیامەتمان چارەسەرکەین و سەرجەم لەمپەڕەکان لە بەردەمانە لابین و بتوانین ئەو عەبدە بین کە خوای گەورە داوای لێ کردوین دوعا بکەین و بمانداتێ و ئەگەر دوعای لێ نەکەین، ئەگەر داوای لێ نەکەین، ئەگەر نزا نەکەین، لەوانەیە ئەویش حسابی عەبدێکی جۆرایڵ و عەبدێکی باش و عەبدێکی پەرستار بۆ ئێمە نەکا. بۆی هیوادارم ئینشاءڵڵا بتوانین لە ئاستی عوبودیەتا بین. باشترین عوبودیەت و باشترین زەلیلیش ئەوەیە لە بەردەمی خوای گەورەیە دەرەبڕێ ئەوەی کە پێوتێ دوعا و نزا. السلام علیکم ورحمة الله وبركاته.